ڕۆژانە وڵاتانی یەکێتی ئەوروپا ڕوبەڕوو دەبنەوە لەگەڵ گەورەترین قەیرانی مرۆڤایەتی. ناچار ڕێکخراوی UNHCR داوای لە وڵاتە بەخشەرەکان کرد کە 96 ملیۆن دۆلار زیاتر ببەخشن بە وڵاتانی باڵکان وەک یۆنان و وڵاتانی دیکە بۆ پشتیوانیکردنی بەرنامەکانی ئەم چەند مانگەی زستان. پرۆگرامەکە بە ناوی پلانی زستانەیکردنەوەیە کە سەنگی خسۆتە سەر ئەو شوێنانەی کە بوونەتە پشتیوانی و هاودەنگی بۆ پەنابەران وەک کرواتیا، یۆنان، سەربیا، سلۆڤینیا و مەسەدۆنیا بۆ بەڕەنگاربوونەوەی مەترسیەکانی ئەو تراژیدیا مرۆییە و گیانەدەزانی پەنابەران لە وەرزی ساردی زستانی ئەوروپادا. وڵاتانی باڵکان پێویستیان بە پشتیوانیەکی دارایی بەرفراوان هەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخەدا. لەم دوایەنەدا ڕێوەشکار مێرکڵ 3 ملیار یۆرۆی پێشکەشی تورکیا کرد بۆ هاوکاریکردن و ئەو کارانەی پێ بکرێن کە پێویستن. ئەمەش ئاسان نییە و بەس نییە. هیواخوازین نیازە پاکەکانیان یارمەتی دەربن. پەنابەران لە تورکیا بە زوربەی کەمپ و شارەکاندا بڵاو بوونەتەوە. تورکیا سەرباری کێشە ناوخۆیەکانی خۆی ژمارەیەکی زۆری پەنابەرانیش ڕۆیان کردووەتە ئەو وڵاتە. هەرچەند هەموو جیهان یارمەتی تورکیا دەدەن و زیادە 2 ملیۆن پەنابەریش لە کەمپەکانیدان، زۆر جار خێزان و مناڵەکان بە برسێتی و سارد و سەرما لەسەر شەقامەکان دەمێننەوە. ئایا تورکیا لە ئاسی ئەو بەڵێنانەدا دەبێت کە داوێتی بە ئەوروپا؟ ئەوروپیەکان کارێکی زۆر گەورەیان کرد کە ڕوبەڕووی ئەو هەزاران پەنابەر و بەلەما بێ ئامانانە بوونەوە. قاچاقچیانی مرۆڤ پارە بە فیڕۆ دەدەن لەسەر حیسابی سڵامەتی و خۆشگەزەرانی ئەو کۆچبەرانە. ئەوروپایەکان هەڵەسن بە کارێکی زۆر باش بۆ ڕزگارکردنی گیانی ئەو خەڵکە لەو دەریایەدا. ڕۆژانە ئەم دیمەنانە دووبارە دەبنەوە و هەزاران پەنابەر و کۆچبەر بەڕێوەن. جیاوازی ئەم کۆچە بەلێشاوە لەگەڵ کۆچەکانی دیکەدا لەوەدایە هێزی پاڵنان کە کۆمەڵە فاکتەریشی مەترسیدار و جومگەین بۆ ڕاونان و دەرکردنی ئەو خەڵکە لە وڵاتی خۆیان هەر لە مەترسیەکانی جەنگەوە تازە بروزەنگ و مرۆڤ کوشتن تا ئەو پەڕی دڕندەی و وێرانکاری و داڕوخانی ئابووری و هەمەجۆری تیرۆر و دڕندەیی و جیهادگەرایی. پێکڕا هێزی ڕاکێشانیش هەر لە خۆشگوزەرانی و مافەکانی مرۆڤ لە ئەوروپا و هەلی خوێندن و ژیانێکی باشتر و ئاشتی و شایستەی شارستانی. لەو باوەڕەدام بەپێی کات وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش هەڵدەستێت بە ڕازیبوون بە وەرگرتنی پەنابەرانی زیاتری سووری و دووبارە نیشتەجێکردنەوەیان لە ئەمریکا. بەڵام ڕێوشوێن و پشکنینی ئاسایشیش بۆ پەنابەرەکان زۆر کارێکی فەرمی و بیرۆکراتیە کە بێزارکەرە لە سەرخۆ و خەرجیشی زۆرە. لەبەرەوە پێویستە ئاسانکاری لەو ڕێوشوێنانەدا بکرێت. فشاری پەنابەران هێندە گەورەیە. هێزەکانی سەر سنوور و پۆلیس و بەهێزی سەربازیش ناتوانن کۆنتڕۆڵی بکەن. ئەم قەیرانە تراژیدیەی پەنابەران کۆمەڵێک ڕاستی خستە ڕوو. ئەوە تەنها هاوڵاتیانی سووریا و عێراق نین لە تاو جەنگ و تیرۆر ئەم ڕێگەی مەرگونە هامەتیە گەورەیان هەڵبژاردووە. بەڵکە قەیرانی جیاوازتر و ئاڵۆزتر بەرەوکی هاوڵاتیانی ئەفغانستان و ئێران و هەرێمی کوردستان و میسر و لیبیا و تورکیای گرتووە. ژمارەیەکی زۆری پەنابەران هاتوون. بە دڵنیاییەوە ڕێژەکە زۆر لەوە زیاتر دەبێت، چونکە ئاسانکاریەکی بەرچاو هەیە بۆ ئەو پەنابەرانەی کە خاوەنشوناسی سووری و عێراقی نین. چەندین ساڵە شنگن و کۆمسیۆنی وڵاتانی ئەوروپا بە شێوازێکی ئەکادمی و زانستی کاریان لەسەر ئەوە کرد کە بربەست و سنوورەکانی سەرجەم وڵاتانی ئەوروپا وەڵا بکرێن و شتێک نەمێنێت بە ناوی سنوورەوە. بەڵام کۆچی تراژیدیانی کۆچبەران نەک تەنها سنوورە داخراوەکانیان پێکردنەوە، بەڵکە سەرجەم وڵاتانی ئەوروپای خستە بەردەم ئەزموونێکی سەختەوە لە نێوان هاوخەمیەکی مرۆڤدۆستانە و داخستنی سنوورەکان. دەرەنجام شارە سنووریەکان و بازگەکان و دەریاکان و لەنگەرەکان بوونە پێشوازگەی پەنابەران. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا.